وێڕای وشکە ساڵی و فەوتانی بەشێکی زۆری بەرهەمەکان ئەم ساڵ ئەو بەرهەمانی پێگەشتون لە گەنم و جۆ بەر لاوادی دیاریکراوی خۆی دەستکراوە درێنەکردنیان ئەمەش لە ترسی ئاگر و کارەساتی سروشتی. خەڵکی کە ئێستش تۆزێ ئەو بەربوومەی هەبووە هی ئەوەیەکەوە ئاوی داوە بەراو بووە، ینی دێم نادوورێتەوە بەڕاستی. یان ئێستا تۆزە هێشتا شیتە ڕیماوە، بەڵام خەڵکەکە لە ترسیەوەی کە ئاگر ئەو هەموو مەسروفە زۆری کردووە، یعنی شتێکی لێ دەست بکەوێت ئەوەی کەوات سەرفشی کردووە خەسار نەبێت، ناچارە هەڵەسە زوو ئەیدورێتەوە. ئەم جوتیارە بەرەبوومەکەی گەشتووەتە ئەنجام، بەڵام ئەمساڵ پێگەیاندنی بەرهەم ماندووبوون و تێچووی زیاتری پێویست بوو. بیریرتوازی کردم، مولدە کریمان، گاز، هەموو بە مەسرف بە جیرفان خۆمان، سۆندا و مەڕەشە، یعنی دەعممان هیچ نییە. بەرەوەڵ استفادەمان زۆر کەمە بێ. بەرهەمی گەنم و جوێی ئەمساڵ کەمبوونەوەی بەرچاوی بەخۆوە بینیوە. کەمبوونەوەکە بەلای کشت و کاڵی کەرکووکەوە چاوەڕوان نەکراو بوو. كميات الإنتاج والغلة المتوقعة أقل من السنوات السابقة. ڕێژەی بەرهەمی ئەمساڵ بۆ ئێمە چاوەڕوان نەکراوە و کەمترە لە ساڵانی ڕابردوو بەهۆی وشکە ساڵیەوە. بەپێی بەدواداچوونی ئێمە پێمان وایە ئەمساڵ 350 بۆ 400 هزار تۆن بەرهەممان دەبێت. ئەمەش لە سەدا 20 لە ساڵی پێشوو کەمترە. لە بڕێک لە زەویەکان ڕێژەی بەرهەم لە سەدا 50 بووە و لە بەشێکی دیکە لە سەدا 0 بووە. سەبارەت بە سایلۆکانیش بڕیارە 25 ئەم مانگە بکرێنەوە. بەرهەمی گەنم و جۆ بربەستی وشکە ساڵی و چەندین کێشە و کارەساتی سروشتی تێپەڕاند و گەشت بە وەرزی درێنە. ئێستاش جوتیاران دڵنیانی و دەیانەوێت ڕۆژێک زووتر بەرهەمەکانیان لە مەترسی ئاگر دوورخەنەوە و بەری ماندووبوون هەڵگرنەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.